ئەم فیستیڤاڵە ژێکێکە لەو فیستیڤاڵانەی کە مۆرپێکی کوردی پێوەیە چکە مەسەلەی ئەسڵ بریتیە لە هێز، بریتیە لە کولتور، بریتیە لە ڕەسەنایەتی گەلی کورد و شارە دووریش پێکهاتە و فەرهەنگێکی گرنگی هەیە لە مێژووی کوردیا بۆیە ئەسڵ دانەبراوە لە شۆڕشی کوردی لە هاوڵاتیانی کوردستان ئێمەش بیرمانەوە کردەوە فیستیڤاڵە ساز بدەین و یەکەمین فیستیڤاڵیشە بەو ئامانجە قسەمان کردووە کە ساڵانە بەردەوام بێت ئەم فیستیڤاڵە و زۆر سوپاس بۆ کاکدانە کە ئیسیجابەی هەبوو کە وعدی داوە ساڵانی کەش بە هەمان شێوە هەموو ساڵە بەردەوام بێ چکە جگە لەم فیستیڤاڵە چوار فیستیڤاڵی کەشیان لە کەرکووک و لە شوێنەکانی تر ساز کردووە بەڵام ئەمەی ئێمە ئەیکەینە نەریتێک ساڵانە کەمەند باقییان جای بکەین. وەکە بینی ڕێژەیەکی زۆر هاوڵاتیانی شارە زۆر بەشداری کردووە بیرتان لەوە نەکردوەوە فێرگەیەکی ئەسڵ سواری لە شارە زۆر دامەزێن بە تاکید من هەر دو سێ ساڵ لەمەوە پێش کۆمەڵێکێکی خۆشەویستی ئەم قەزای هاتن وتم داوا بکەن بە فێرگەیەک یانەیەک شتێکتان بۆ بکەین بەڵام خۆشحاڵانە کاکدانە فەرقی نە خەڵکی ئێرێ ئەم ڕێکخراوەی هەیە و بە تاکید ئەگەر پێی خۆش بێ مەش پێمان خۆشە لەبەرەوەی وەکوتم خواستێکی زۆری لەسەرە نەکەن لەسەر ئەمەی ئێستا لێرەیە لە سۆشیال میدیاش خۆ دەزانی تۆڕەکانی سناپچات و تۆڕە گشتەکانی کە ئەسڵ باەکێکی گرنگی هەیە لای جیلی تازە بۆ ئێمە بە تاکید پێمان خۆشە ئەگەرەوان فەرعێ بکەنەوە یان خەڵکی ئێرە خۆشی داوا بکە چکە ئەسڵ سواری زۆریشمان هەیە لە سوورەکە